لەبیرتان نەچێت کەناڵەکەم سابسکرایب بکەن تا بەردەوام بین. هیوادارم ڕێژەی سابسکرایبەکەم بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە خۆتان دەتانەوێت. کاتت نییە بڕۆیتە سنتەرەکانی فێربوونی زمان؟ ئایا نرخی سنتەرەکانی فێربوونی زمان گرانە یاخود کێشەی هاتوچۆکردنت هەیە؟ لەوە دەترسی وانەی کۆرسەکان دەدەست بچێت؟ پێت وایە مامۆستای سنتەرەکان بەهۆی زۆر قوتابیانی بەشدار بوو ناتوانێت گرنگی تەوا بە فێربوونی تۆ بدات؟ دوودڵ مەبە، هەر ئێستا دەتوانی بە ڕێگایەکی ئاسانتر لە ماڵەوە بەبێ مامۆستا فێری زمانی ئینگلیزی بیت تەنها لە ماوەی 2 مانگدا. بەڵێ تەنها لە ماوەی 2 مانگدا فێر دەبیت چۆن بە زمانی ئینگلیزی قسە بکەیت، بخوێنیتەوە، بنووسیتەوە بەبێ مامۆستا. چیتر پێویستت بە مامۆستای تایبەت و سنتەری زمانەکان نابێت بۆ فێربوونی زمان. ماوەی هەروانەیەک کەمترە لە 30 خولەک. نرخی ئەم بەرهەمە تەنها 35 دلارە. داشکاین 115 بۆ قوتابیانی خۆشەویست کراوە. گەیاندن بە خۆڕاییە بۆ تەواوی کوردستان. پەلە بکە و خۆت فێری زمانی ئینگلیزی بکە بەبێ مامۆستا و لە ماڵەوە. بۆ داواکردنی ئەم بەرهەمە پەیوەندی بەم ژمارانەوە بکە لە ڤایبەر و واتسئاپ 0750 767 31 10 0750 496 24 36. ئەم ڤیدیۆیی کە سێری دەکەن هیچ پەیوەندی بەو بیرکردنەوەی نییە کە زیان بە دینی کەسانە بگەینێ یاخۆ دینی هەر کەسێک بە بچووک لە قەڵەم بدات. تەنها دوکمنتارێکی مێژووی ناو ژیانی شارستانیەتە کۆنەکانە. بۆیە ئەم جۆرە بابەتانە دادنێم تا هەموو لایەک بزانێت کە شارستانیەتە کۆنەکان چۆن بیریان لە ژیان دەکردەوە پێش ئەوەی کە دین بێتە سەرزەوی. بۆیە تکایە دۆخەکە بەرەو لایەکی تر مەبن. هۆکاری دروستکردنی ئەم ڤیدۆیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم چەند ساڵی دوای مێژووناسان و زانستخوازەکان زۆر بە دوای گەڕاون و منیش ویستم کە کورزمانانیش سوود لەم لێکۆلێنەوانە وەرگرن. سەرچاوی تەواوی بابەتەکە لە ناو ڤیدیۆکە بەناوهێنانی زانا و مێژووناسەکان باسی لێوە دەکرێت. 6000 ساڵ پێش ئێستا لە نێوان ڕووبارەکانی دیز لە و فرات شارستانیەتێک فەرمانڕەوای ناوچەکە بوو. واگەوەی کە دەزانرێ داهێنەری زۆر بواری ژیانی مرۆڤایەتی بوون. یەکەم عارەبانە، یەکەم ڕۆژمێر، یەکەم نووسین، یەکەم یاساکانی ژیان، یەکەم زانستی پزیشکی، یەکەم جەژن و ئاهەنگەکان و یەکەم دین. ناوچە جیۆگرافیەکەی ئەوان لە ئێستا دەکەوێتە نێوان هەردوو وڵاتی سووریا و عێراق کە بە میزۆپۆتامیان ناوی هاتووە. لە سەردەمی ئەواندا لە هەر شارێکدا پیرامیتێک دروست کرابوو. ئەم شارستانیەتە بە شێوەیەکی سەر سوڕهێنەر فراوان ببوو، بەڵام ئەوان ژوەک میسریەکان هەنگاو بە هەنگاو بەڕۆ پێش نەچوو بوون، بەڵکو لە ناکاو بە ئامادەی هاتبوونەکایەوە. زمانی سۆمەری و نووسینەکانیان تایبەت بە خۆیان بوو. هێشتا نازانرێ کە چۆن هاتون بۆ سەر ئەم خاکە. ئەم خەڵکە لە باپیرانی عەرەب و عیبرانیەکان واتە لە سامیەکانیشەوە نەهاتون. سۆمەریەکان بڕوایان وا بوو کە ئەوان نەوەی مرۆڤانێکی زۆر کۆنن. بە جۆرەی ئەوان بێت ئەوان لە دنیایەکی ترەوە هاتون بۆ ئەم شوێنە. لە ئەفریقیا چەندین شار دۆزرایەوە کە مێژوەکەی دەگەڕایەوە بۆ 200,000 ساڵ پێش ئێستا. بە جۆرەی مایکل تەلەنجەر شوێنەوارناس ئەمانە شوێن ئاسەوار ئیمپراتۆرەتی گەورەی ئانوناکیەکانە. ئەم شوێنەوارناسا لە زیمبا بۆ 3 مێگاپۆلیسی گەورەی دۆزیەوە. مێگاپۆلیس واتە نیمچە شار. سەرەتا وابیر لەوە دەکرایەوە کە لە سەدەی 12دا ئەم مێگاپۆلیسانە دروستکراون. بەڵام تەلەنجەر دڵنیا بوو کە ئەم شارانە زۆر کۆنترە و ناکرێ مرۆڤەکان ئەمانیان دروست کرد بێت. ئەم دۆزینەوەیە وەک بۆمبێک لەناو میدیاکاندا تەقیەوە. بەڵام بەداخەوە میدیای کوردی خۆمان لە هەموو ئەم شتانە بێ ئاگان. لە دروستکردنی ئەم شارانەدا تەکنۆلۆژیایەک بەکارهێنراوە کە لە سەردەمی ئێستاشدا ئێمە خاوەنیان نین. ئانوناکیەکان کە بە خاوەندی شارستانیەتی سۆمەریەکان ناسراون. ئانوناکیەکان لەم چەند ساڵەدا بوونەتە دیاردێکی گەورە لە ناو مێدیا. سەبارەت بەمانەوە نووسرا و باس و خواسی دیبیت و فیلم دروست دەکرێت. بەڵام هەموو ئەم کەسانەی کە بە دوای ئەم بابەتەوە دەگەڕێن و پرسیارێکی سیر لایەن دروست دەبێت. ئایا مرۆڤەکان ئەوانیان دروست کردووە یان ئەوان مرۆڤیان دروست کردووە؟ زانیاریەکانی دەربارەی ئەوان هەموو زاناکان تووشی شۆک دەکات. ئەو مۆزەخانەیە کە مایکل تەلەنجەر دای مەزراندۆ چەندین بەڵگە هەیە کە لە شارەکانی ئەنوناکیەکانەوە دۆزراوەتەوە. چەندین بەرد کە کونی ڕێکیان لەسەر کراوە. ئەمانە ئەستەما لەو سەردەمەدا هۆز ئەفریقیەکانی ئەو سەردەمە بە کەلۆپەلی ڕۆژانەی خۆیان دروستیان کردوێ. باشە چکارێکیان بەمانەوە هەبوو و چیان لێ دەکردن. تەلەنجەر سەبارەت بە مەقسەیەکی تایبەتی هەیە. بە جۆرەی زاناکانەوە بێت ئەم دروستکراوانە پارچەی ئامێرکی فرێکانس ناردنن. فرێکانسەکان لەناو کونێکەوە دێنە ژوورەوە و لەلایەکەی تر بە فرێکانسێکی تر دەڕۆنە دەرەوە. ئەمڕۆ لە ئامێرەکانی تەلێکۆمونیکاسیۆن و لەرەلێرەکاندا بۆ ئەم مەبەستە ئامێری تایبەتی بەکاردەهێنرێ. 200,000 ساڵ لەمەوە پێش گۆڕەری فرێکانس چۆن دەبێ؟ واز لە 200,000 ساڵ لەمەوە پێش بهێنن. 8,000 ساڵ 8,000 ساڵ پێش ئێستا هەتا 6,500 ساڵ لەمەوە پێش ئەمە چۆن دەکرا ڕوو بدات؟
لە مۆزەخانەی مێژووی بەرلین شتێکی زۆر سەرسوورهێنەرتر هەیە. مۆرێکی سۆمەریەکان کە مێژوەکەی بۆ 3000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. سۆمەریەکان بەم مۆرانە و بەڵگەنامەکانی خۆیان مۆر دەکرد. لەسەر مۆرەکە خواوەندی ئەللیرین و کۆمەلەی خۆر کە بە جۆرەی خۆیان وێنەیان کێشاوە بوونی هەیە. ئەوانەی کە لە ئەڵمانیان و لە بەرلینن دەتوانن بڕۆن و سەیری بکەن. بەڵام ژماری هەسارەکان دانێک لەوەی ئێمە زیاترە. سۆمەریەکان ناوی نیبۆڕۆیان بۆ ئەم هەسارەیە داناوە. بەڵێ سۆمەریەکان هەسارەکان و ئەستێرەکانیان دەناسی و بە وردی چاودێری گەردوونیان دەکرد. بەڵام لە ئێستادا نازانین کە چۆن هەموو ئەم کارانیان دەکرد. لە لای سۆمەریەکان بڕوایان بەوە هەبوو کە خواوەندەکانیان و ڕەچەڵەکی یەکەمی نەفیلەکان دەژن. 15 ساڵ پێش ئێستا تەنها گروپێک هەبوو کە لە لێکۆڵێنەوەیان دەکرد سەبارەت بە ئانوناکیەکان. زەکاریا سێتچین زانایەکی جوولەکەی و لە ئازەربایجان لەدایک بوو و بۆ یەکەم جار باز لە ئانوناکیەکان دەکات و ئەم ناوی بە دنیا ئاشکرا کرد. بەڵگەکان هێشتا ئەوە ڕوون ناکەنەوە کە سۆمەریەکان لەکوێ هاتوون. هەتا ئێستا لە نێوان زاناکاندا ئەم باسە هەروەک خۆی درێژێ چێشاوە کە سۆمەریەکان لەکوێ هاتوون. هەروەها مەتەڵێکی گەورەیە کە وەک چۆن هاتوونەتە دەرەوە هەر بەو شێوێ ژوون بوون. هەزاران تابلێت کە لە ئوروک دۆزراوەتەوە بەشی ئەوە ناکەن کە ئەم مەتەڵەشی بکەنەوە. لە ئێستادا ژمارە ئەو تابلێتانێک کە هی سۆمەریەکان و دۆزراونەتەوە گەیشتونەتە 1 ملیۆن تابلێت. لەم تابلێتانەدا باز لەم بابەتانە کراوە، چۆن سەیری دنیایان کردووە، باسییان لە دەوڵەتەکەی خۆیان کردووە، ئەو دەرمانانەی کە بەکاریان هێناوە باس کراون، ئەو ئاژەڵانی کە مالیان کردووە باس کراون، باسییان لە کانگاکانیان کردووە، سەبارەت بە دروستکردنی کەشتی زانیاری فراوانیان باس کردووە، هەروە سەبارەت بەم سەردەمە باسێکی جیۆگرافیان هەیە. ئەم بەڵگانە بوونە هۆکاری ئەوەی کە سێتچن دووبارە لێکۆڵێنەوە دەربارەی شارستانیەتی سۆمەریەکان بکات. لە زۆربەی ئەم تابلێتانە ئانوناکیە نهێنیەکان باس کراون کە بە خواوەندی خۆیانیان داناوە. بە جۆرەی ئەوەی کە لە تابلێتەکان باس کراوە ئەم بوونەوەرانی کە لە ئاسمانەوە دابەزیون مرۆڤایەتیان فێری زانست کردووە. واتای تەواوی ئانوناکی کە لە زمانی سۆمەریەکان و وەرجێرانی بۆ کراوە دەبێت بە ئەوانەی کە لە ئاسمانەوە دابەزیون. هەروەها بە واتایەکی تریژ واتاکەی دەبێت بە ئەوانەی کە لە ڕەچەلەکی پاشایەتیەوە هاتون. دەبێ ئەمەش بزانین و دووبارە بڵێمەوە کە هیتلەر زۆر بە دوای ئەوە بوو کە پەیوەندی لەگە بوونەوەرە ئاسمانیەکان ببەستێ. ئەوانەی کە دەیانەوێت زیاتر بزانن ئەوە لە بابەتی هیتلەر کە لە 3 بەش پێکاتەوە بە وردی باسم لە هەموو وردەکاریەکان کردووە کە هیتلەر چۆن دەویست پەیوەندی ببەستێ و بۆچی ئامانجێکیش. لینکی ڤیدیۆکان لە دیسکرپشن دادنم. پێش سێتچن زاناکان باسییان لەوە کردووە کە کەسانێک هاتوونەتە سەرزەوی. سەبارەت بەم بابەتە بەڵگەی وێنەکانی سەر ئەشکەوتەکان و ئەو پەیکەرانێک کە وەکو ئاسترۆنۆت واتە گەردوونناس پۆشاکیان پۆشیوە دەهێنە پێش چاو. بۆ نمونە لە یەکێک لە پەرازگاکانی مایەکان وێنەی مرۆڤانێک دەبینرێن کە لە ناو پۆشاکی ئاسترۆنۆتەکاندان. دەکرێت بیر لەوە بکەینەوە کە خەڵکی ئەو سەردەما چۆن وێنەوە پەیکەری ئاسترۆنۆتیان دروست کردووە کەچی ئێمە لە ئێستادا بەم تەکنۆلۆژیاتی ڕۆژانەمان دەیان بینین. گەربێت و 200 ساڵ پێش ئێستا بە کەسێک بوترا بە 200 ساڵی تر ئەم پۆشاکانە دروست دەکردن و خەڵک دەچێتە دەرەوەی گۆی زەوی ئەوە بەڕای ئێوە بڕوایان دەکرد. ئێستا بیر لەوە بکەنەوە کە ئەم بەڵگانە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. شێ دەتوانێت بەم ئەندازێ بە وردی پۆشاکی ئاسترۆنۆتەکان دروست بکات و پێی وابێ لە داهاتوو دروست دەکرێن. ئێستا دەبێت لەوە تێ بگەین ئەوانەی کە لە ئاسمانەوە دابەزیون بەهۆی پۆشاکەکانیان و ئەو کەلوپەلانی لە دەستیاندا بووە خەڵکیان تووشی شۆ کردووە، هەر بۆش ئەوانیان بە خواوەندی خۆیان قبول کردووە. ئەم پەیکەر وێنانە تەنها دروستکراوێکی ئاسایی شارستانیەتە کۆنەکان نین، لە ڕاستیدا ئەوان ئەو شتیان دروست کردو و کێشاویانە کە بینیویانە. زەکاریا سێتچین هەوڵی داوە کە بە شێوەیەکی مۆدێر وەرجێران بۆ زمانی سەر ئەم تابلێتانە بکات. لە هەر چیرۆکێکدا دۆخێکی سەرسامکرد چاوەڕێی دەکرد. لە ناو تابلێتە وەرجێردراوەکانی سێتچن نەک سەبارەت بەوانەی کە لە ئاسمانەوە دابەزیون بەڵکو سەبارەت بە سۆمەریەکانی چیرۆکی وەرجێراوە کە چۆن و کەی و بۆچی و لەکوێ هاتوونەتە زەوی بە وردی هەمووی باز دەکات. باشە ئانوناکیەکان لەسەر هەسارەی ئێمە بە دوای چی گەڕاون؟ ئەم هەسارەی ئێمە بە جۆرها کانگا دەوڵەمەند بووە. بە جۆرەی باسکراوەکانەوە بێت ئەوانەی کە هاتوون بە دوای مادەی وابوون کە لە هەسارەکەی خۆیان خەریک لە ناوچوون و نەمان بووە. پێش هەموو شتێک بە دوای زێر گەڕاون کە لە زەویدا ڕێژەیەکی زۆری تێدا بووە. بە جۆرەی نووسراوەکانەوە بێت ئەوان زێریان بۆ خۆپاراستن لە تیشکی خۆر بەکارهێناوە. لەو کاتێکە هەسارەی نیبۆڕۆ بە ناو کۆمەڵی خۆردا دەڕوات لەو کاتەدا پلەی گەرمی و تیشکە زیان بەخشەکان بە شێوەیەکی زۆرتر ڕوو لەم هەسارەی دەکەن کە دەڕواتە دەرەوەش ڕێژەکە زۆر دێتە خوارەوە. هەر لەبەر ئەوە کێشەی گەورەیان هەبووە کە پلەی گەرمی ناو هەسارەکان بڕێکی ڕابگرن. هەر بۆ ئەمە بەستەش زێریان وەک تۆز کردووە و لەسەر هەسارەکان بڵاویان پێکردووە. ئەم ڕووکەشێکە دروستیان دەکردە بۆ هۆکاری ئەوەی کە پلەی گەرمیان جێگیر بێت. لە هەمان کاتیشدا لە تیشکە زیان بەخشەکانیش خۆیان دەپاراست. بیرۆکەیەکی نوێ هەیە بە ناوی بیرۆکەی دایسن کە هەسارە بە بەرگێکدا پۆشتێت تا لە تیشکە زیان بەخشەکان بپارێزرێت. ئانوناکیەکان بە شێوەیەکی ڕێکوپێک دەهاتن.
بێگومان ئەم باسان لەسەر تابلێتەکانی سۆمەری نووسراوە بە جۆرە سێچنەوە بێت ئەنوناکیەکان کاتێک داهاتنە سەر زەوی کە هەسارەی نیبۆرۆ لە زەوی نزیک دەبەوە. هەسارەی نیبۆرۆ وەک هەسارەکانی ناو کۆمەڵی خۆر نییە کە وەک ئەوان خوڵگەیەکی هاوتای هەبێ، بەڵکو خوڵگەی هەسارەی نیبۆرۆ لە هەر 3600 ساڵ جارێکدا دێتە ناو کۆمەڵی خۆر و دەڕواتە دەرەوە. واتە لە هەر 3600 ساڵ جارێکدا ئەنوناکیەکان داهاتنە سەر زەوی تا کەم و کورتی زێری خۆیان لەسەر زەوی دابین بکەن. بێگومان گەرزانەکانی زمان ناسی بەڕاستی و دروستی زمانی سۆمەڕیەکانیان وەرجێرابێتە سەر زمانی سەردەم. گەردەیەوێ با یەهودی بێت یان مسری بێت و یان سۆمەریە کۆنەکان بێت، بۆ هەموو خواوەندەکانی شارستانێتی کۆنەکان زێریان وەکو خشل بۆ ئامادە کراوە. مێژوناسەکان دەڵێن کە پێش 3000 ساڵ لە ساڵی زایانی لە نێوان ڕووبارەکانی دیزلە و فرات زێردان هێناوە. ئەو مرۆڤانەی کە تازە عەرەبانەی بە تاییان داهێنا بوو دەبوایە چیان بە زێر کرد بێ و ئەم زێرانە بە تەن بۆ کوێ ڕۆشتون. بە جۆرە سێچنەوە بێت ئەنوناکیەکان نەتەنها بۆ پاراستنی هەسارەکەی خۆیان بەڵکو بە بەردەوامیدان بە ژانی خۆشیان زێرەکانیان بەکارهێناوە. ئەوان دەیانویست نەمربن و بە جۆرەی تابلێتەکانیشەوە بێت توانی بوویان ئەمە ئەنجام بدەن. وشەی زێر بە لاتینی واتە ئاوروم، هەر بە جۆرەی تابلێتەکانەوە بێت ڕێژەی تەمەنی ژیانی ئەنوناکی 360,000 ساڵە. سێچن زۆر بە دڵنیایەوە بەرگری لەم بیرۆکەی دەکات. دیارەکە لە هەسارەکەی ئەوان مەرجی بیۆلۆژیکی جیاوازتر بوونی هەیە، بەڵام بە جۆرەی سۆمەریەکان 360,000 ساڵ لەسەر زەوی واتە بە جۆرەی کاتی ئێمەوە ئەوەندە ساڵە لێرە ژیاون. بە جۆرەی زۆرێک لە مێژووناسان و شوێنەوارناسەکان دەڵێن کە ئەو میراتی کە لە ئەنوناکیەکانەوە بۆ میسرەکان ماوەتەوە وای لە فرعەونی میسرەکان کردبوو کە بە دەمامکی زێرەوە بخەون و پێش ئەوەی کە بڕۆنە ناو خەڵکی بە تۆزی زێر وەک ئەوەی کە خۆیان بشۆن بۆ ماوەیەک تەواوی جەستەیاندا دەپۆشی، هەتا ئەگەری هەیە کە لە خواوەندەکانیشاندا تۆزی زێریان بەکارهێنابێ. هەروەک چۆن پێشتر لە ڤیددیۆیەکدا باسم لە مادەیەک کردووە کە سەرانی گەورەی ئێستا بەکاری دەهێنن ئەوژمان نایە کە لە قورئانیشدا لە چەندین شوێن باسی لێوە کراوە و ئەوشم بۆتان بڵاو کردوتەوە. لە هەندێک وێنەی سەر دیوارەکانی میسرەکان ئەو قوچەکە سیپیانەی کە دەبینرێن سمبولی پاشایەتین کە بە ڕووکەشێکی تەنکی زێر داپۆشراون، هەتا بەنانی سپیش ناویان دەهێنرا. باشە ئەی بۆچی بە ڕەنگی سپی وێنەیان کێشراوە؟ بە جۆرەی هەندێک لە زاناکان بۆ ئەوەی کە زێر ڕەنگی سپی وەرگێت دەبێ بە ڕێژێکی زۆر ورد بکرێتەوە، هەتا هێندەی نانۆ ورد بکرێت. ئەو زێرێکە بەم ئەندازێ بچوو دەکرێتەوە لەبەر ئەوەی کە بە شێوەیەکی تر ڕووناکی دەداتەوە چاو بە ڕەنگی سپی دەبینێ. بەڵام مسلێ کۆنەکان چۆن توانی بوویان زێری نانۆ دروست بکەن؟ بیرۆکەیەکی ترش لەم دۆخەبوونی هەیە. مێژوناسەکان و شوێنەوارناسەکان بۆ ئەوەی کە زیاتر ورد ببنەوە لەو زێرانێک کە لە لای فرعەونەکان بووە چەندین پارچەیان بۆ کیمێناسەکانی بەریتانیا ناردووە. مەبەستی ئەم کارەش بۆ ئەوە بوو کە بزانێت ئەم زێریان لە چ شوێنێکی مسر دەرهێناوە. ئەنجامی پیشکرینەکان هەردوو لای تووشی شۆک کردبوو. زێرەکان ئەوەندە بە ڕێکوپێکی کاریان لەسەرکرا بوو کە نەیانتوانی شوێنی کانگەی زێرەکان بدۆزنەوە. هەمووی هەر ئەوەندە نەبوو، سوپرایزێکی تریش چاوەڕێی پسپۆڕەکانی دەکرد. ئەم زێرە 199 ساف زێر بووە و تەنها 101 لە پاشماوە دروستکرا بوو. گەر ئەو مێژووی کە بۆ ئێمە هاتۆ ڕاست بێ زۆر ئەستەمەکە بە تەکنۆلۆژیای ئەو سەردەما ئەم کارە ئەنجام بدرێت. تەنها دەکرێت لە ڕێگەی ئەلکترۆلیز واتە تەنها بە یارمەتی وەرگرتن لە ئەلکتریک ئەم ڕێژەیە دروست بکرێت. واتای ئەوەی کە مسرە کۆنەکان ئەم کاریان دەزانی و بەکاریان دەهێنا. کاتێک کە زاناکان زانیان زێر کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ دادنێ لەو کاتە شتێکی سێر هاتەکایەوە. زێر لەو کانزایانە نییە کە لە کاتی بەرکەوتنی بە جەستەی مرۆڤ هیچ کاریگەری لەسەردانەنێت. چاکسازی لە ئۆرگانەکانی مرۆڤ دەکات و تایبەتمەندێکی هەیە کە بەکتریای نەخۆشی دروستکە دەکوژێت. ئەگەری هەیە کە ئەنوناکیەکان ئەوەیان زانی بێ کە زێر ئەوەندە سوودی هەیە، بۆیە بەم شێوە بە دوای گەڕاون. بە جۆرەی ئەو نووسینانێک کە لە ڕێگەی تابلێتەکانەوە بە ئێمە گەیشتۆ شارستانیەتەکان چەندی خواوەندیان هەبووە و ئەو خوایانەی ئەوان بەناوەکانی خواوەند ئێنکی و خواوەند ئێنلیل وە خواوەند نین هۆرساگن نووسراوە کە 250 ساڵ ژیاون و فەرمانڕەواییان کردووە. سەرەتا ئەنوناکیەکان بەدەست زێریان دەردەهێنا. ئەم کارە زۆر ماندووکەر و بێزارکەر بوو. لەگەڵ ئەوەش دەکە زۆر پێشکەوتو بوون بەڵام بە هیچ شێوەیەک ئامێریان بەکار نەهێناوە یان نەیانویستووە کە بەکاری بهێنن. ڕۆژێک لە ڕۆژان ئەنوناکیەکان بێزار بوون لەوەی لە کانگەکان کار بکەن کە دۆخەکە گەیشتە ئەمە ئاستە بڕیاریاندا کە لەوانەی سەرزەوی بوونەوەرانێک بۆ ئەنجامدانی ئەم کارە هەڵبژێرن. ئێرە ڕێک سەیرترین ساتی شارستانەتی سۆمەریەکانە. ڕۆژێکە خواوەند ئێنکی و خواوەند چەند نینماه لە ئاهەنگێکدا نینماه خواوەندی لە دایکبوونی سۆمەریەکانە. ئەم دوو خواوەندە سەرخۆش بوون و بڕیاریان داوە کە مرۆڤ دروست بکەن. بێگومان ئەمە لە دژی دینەکانە، بەڵام ئەم باسە لە ڕوو شارستانێتی سۆمەریەکانەوەیە تکایە بە هەڵەتەی مەگەن. نینماه لە وەرجێرانی تابلێتە سۆمەریەکان دەڵێت خۆلی سوور یاخود کەلوپەلی پێویستی ژیانی هێناوە. خواوەند ئێنکچ قەدەری ئەوانەی دیاری کرد و خۆراک و پۆشاکی بۆواندا.
دواتر ڕۆڵی خواوەندەکان گۆڕدرا، بەڵام نمونە سەرەتایەکان سەرکەوتوو نەبوو. نەک نەیان دەتوانی کار بکەن، بەڵکو نەیان دەتوانی بخۆنەوە بە ڕێگاشدا بڕۆن. باینی کە خواوەندەکان بە ئاگا هاتنەوە بە شێوەیەکی جددیتر دەستیان بە کارەکانیان کردووە. بەم شێوەیە یەکەم مرۆڤیان دروست کرد، ناویشان لێنا ئەدەپا، دواتریش ئافرەتێکیان دروست کرد. چۆن دەتوانرێت هەموو ئەمانە وەربژێردرێتە سەر زمانی مۆدێرن؟ بە جۆرەی باسەکانی سێچیەوە بێت، ئەمە باس لە ئەندازیارێکی جیناتی دەکات. لە هەسارەی نیبۆڕۆ تۆی مەمونیان هێناوە و لە ناو کلیان داناوە. وشەی کل لێرە ئاماژەیەکی سمبولی هەیە، چونکە لەو سەردەمەدا کل باشترین کەلوپەلی دروستکردنی شتێک بووە، بەڵام نمونەی یەکەم سەرکەوتوو نەبوو. بەڵام بە تێپەڕبوونی کات ئەنوناکەکەم بە بەکارهێنانی DNA خۆیان پەریان بە دروستکردنی مرۆڤدا. لەو کاتەوە لە ویستەکانی مرۆڤدا هەستێکیان دروست کرد کە لە دژی زێردا نەجوولێنەوە و هەمیشە بە دوای بکەون. باشێک لە لێکۆلێرەوان ناڕەزاییان لەم بەشە هەبوو. ئەمە شتێکی ئاسایی بوو، لەلایەک باشترین دروستکراوی خاوەندەکان، لەلایەکی تریش پەرسەندنی توخمێکی تر هەبوو و مرۆڤەکان بۆ ئەنجامدانی کار وەک کوێلەیەک دروستکراون. وا دیارەکە مێژووناسەکان بیریان لەوە کردوتەوە کە ئەم چیرۆکانە ناڕاست نین. بە جۆرەی ئەم دیمەنانەوە بێت ڕووی ڕاستەقینەی وەرجێڕانەکە بەم شێوەیە بووە. ئانوناکیەکان بێزار بوون لەوەی کە زێر دەربهێنن، بۆیە بڕیاریاندا بوو کە لەسەر نیشتە جێبووەکانی سەرزەوی بوونەوەری گونجاو بدۆزنەوە تا لە شوێنی ئەوەن ئەم کارە ئەنجام بدەن. هەر لەبەر ئەوەش لەناو هەموو بوونەوەرەکاندا زیرەکترینیان واتە کرۆمانیۆنەکانیان هەڵبژار. بەڵام کرۆمانیۆنەکان بەهۆی کەمی زیرەکیان لە ئاس کارەکە بۆ ئەم ویستەی ئەوان گونجاو نەبوون. هەر لەبەر ئەوە بۆ ئەوەی کە ئاسیان بەرز بکەنەوە بۆ هامۆساپیان دەستکاری جیناتی ئەوانیان کردووە. لەبەر ئەوە ئانوناکیەکان دەستیان بەوە کرد کە هەندێک لە DNA بوونەوەرەکانی تر و هەندێکش لە DNA خۆیان لەسەر ئەوان بەکار بهێنن. هۆکاری ئەو وێنانێک کە هەندێکیان نیوە مرۆڤ و نیوە ئاژەڵن بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تاقیکردنەوە سەرەتاییەکانیان سەرکەوتوو نەبووە. هۆکاری ئەوەی کە مرۆڤ لەم دنیاەدا لە هەموو بوونەوەرەکانی تر جیاوازتر و زیرەکتر دەژێت بۆ ئەوە دەگەرێتەوە کە DNA-یەکەی لە DNA-یەکی دەرەوەی بوونەوەرەکانی تری سەرزەویە. جگە لە جیناتی مرۆڤ زیاتر لە 200 زۆری تری جینات بوونی هەیە. لە دارستانە بارانەوەیەکانی کۆلۆمبیا و پیرۆ و مەکسیک دیسکێک دۆزراوەتەوە کە تیرەکەی 22 سانتیم بووە. تەمەنی ئەم دیسکە زیاتر لە 6000 ساڵە. زانکان لەسەر ئەم دیسکە کاتی دووجیانبوون و لە دایکبوونی مرۆڤیان دەستنیشان کرد. لە دەوری دیسکەکەدا وێنەی جیابوونەوە بە یەکەوە بەسترانی ئەندامانی جەستەی منداڵ لە ناو سکی دایکی کێشراوە. ناویان لەم دۆزراوێنە دیسکی جینات. ناوێکی تری ئەم دیسکە شانگیتە و لە بەردی گرکانی دروستکراوە. ئەم بەردە تایبەتمەندێکی هەیە کە لە هەر ساتێکدا ئەگەری هەیە ورد و خاش بێت. لەسەر بەردێکی لەم شێوێ چۆن توانیوانە بە وردی ئەم داتایانە بکێشتێن، بە تایبەت بەبێ مایکرۆسکۆپ و بەبێ لەیزەر. پشکنینەکانی سەر ئەم دیسکە ئەنجامی زۆر سەیریان بەدەستەوەدا. وێنەکان بەدەستی لەسەری دروست نەکرابوون، ئەمە لە قالب درابوو. لێواری دیسکەکە بەڵگەیکە بۆ ئەم بڕوایە. ئەم دیسکە دەبێت بۆ چەند بەستێک دروست کرابێ. بە جۆرە یەکە لە بۆچوونەکان بێت بۆ ئەندازیاری جینات دروست کراوە، واتە وەک کەلوپەلێکی ڕاهێنان و فێرکردن بەکارهێنراوە. لە لای دیسکەکە چەندین کەلوپەلی تریش دۆزرایەوە کە نازانرێ بۆ چمە بەستێک بەکارهێنراون. پێشبینی کراوە کە ئەم ئامێرانە لە بواری پیزیشکی بەکارهێنرابن. ئەم کەلوپەلانە هێشتا نهێنی خۆیان پاراستووە. شوێنەوارناسەکان بۆ ئەوەی کە لە دۆزینەوەیکی نوێی شارستانی سۆمەری تێبگەن ناچار بوون بۆنی سەدە چاوەڕێ بکەن. لە ساڵی 1890دا لە عێراق لە ناوچەی نیفۆر لە کاتی هەڵکەندنی شوێنوارێکدا لە کتێبخانەی ئەو شوێنەدا ڕێک 100 پارچە تابلێت دۆزرایەوە. شوێنەوارناسەکان هەوڵیان دەکەواتای سەر تابلێتەکان شی بکەنەوە، بەڵام دوای ئەوەی کە ئەندازیاری جینات دۆزرایەوە ئینجا توانرە لە واتای ئەم تابلێتانش تێبگەن. سەبارەت بە تاقیکردنەوە جیناتەکان چەندین نۆتی تایبەتی هەبوو و لەسەر تابلێتەکان نووسرا بوو کە ئەم تاقیکردنەوەانە لەلایەن ئەنوناکیەکانەوە ئەنجام درراوە. لەم تابلێتانە باز لەوە کراوە کە چۆن دەستکراوە بە ئەنجامدانی ئەم کارە. بە جۆرە تابلێتەکانەوە بێ دروستکردنی یارمەتیدەر بۆ ئەنوناکیەکان بە سەرکەوتووی بە کۆتا هاتبوو. لە کاتێ دروستکردنی ئەم یارمەتیدەرانەدا لەسەر جیناتە بۆ ماوەیەکانیان ویستی زێریان خوڵقاندە بوو. هەرچەندەکە ئەم بوونەوەرە نوێ یا زیرەکش بووە، بەڵام هیچ ئاگاداری ئەوە نەبوو کە چۆن و کەی و چێ ئەوانەی دروست کردووە. هەر لەبەر ئەوە بوو کە پسپۆرانی تر زەکاریا سێتچیان بەوە تۆمەتبار کرد کە نەتەنها بەهاڵە وەرجێرانی بۆ تابلێتەکان کردووە، بەڵکو هەوڵی داوە بە شێوەیەکە ڕۆمانتیکی بابەتەکە ڕوون بکاتەوە. بەڵام کتێبی ئەم پیاوە بە شێوەیەکی بەرچاو بەناوبانگتر دەبوو. هۆکاری ئەم بەناوبانگ بوونە بۆ شتێکی تر دەگەڕێتەوە. بەگەشتی سێتچین لە کاتی نووسینی کتێبەکانیدا جگەلەوەی کە باسی لە مێژوو کۆمەڵی خۆر کردووە، باسی ئەو بنەوەرانەی ئەم کۆمەڵەیە بە شێوەیەکی مرۆڤانە باسی کردبوو، نەک بە شێوەیەکی خواوەندبوون و پیرۆزبوون. هەر لەبەر ئەوە مرۆڤەکان زۆر بە خێرای ئەم پاڵەوانانیان ناسیوە و بە خێرای هەستیان پێکردوون. لەگەڵ ئەوەشدا بڕواکردن بەم بابەتە لە پلانی دواوە ماوەتەوە. لەگەڵ ئەوەشدا زۆر ناوهەیە کە وەرجێرانی سێتچین بە هەڵەدادنێن.
بەڵام ئیتر ئەوەی ڕوویداوە و مێژووی سۆمەریەکان بە شێوەیەکی بەرچاو سەرنجی مرۆڤایەتی بۆ خۆی ڕاکێشاوە. مێژوون ئاسان هەوڵیاندا کە ورتر بڕۆنە ناو بابەتەکە، بەم شێوەیە هەموو شتێک زیاتر ڕوون دەبێتەوە و مرۆڤایەتی لە خەوەکان بە ئاگادێنەوە. بەریەکەوتنی هەسارەکان، ئەندازیاری جیناتەکان و چیرۆکە ئەفسانیەکانی نەمربوون دووبارە زیندوو کرانەوە. جگەل ئەو وەرجێرانی کە سێچین ئەنجامیدا بوو سەبارەت بە مێژوو شارستانی سۆمەڕی و دروستکەری ئەم شارستانیەتە کە بە ئەنوناکەکان ناسراوە سەبارەت بە کاری ڕۆژانیان و ژیانیان داتای زۆر ورد و گرنگتریان دەستکەوت. ئەم بوونەوەرانی کە سەدان هەزار ساڵ دەژیان چ کارێکیان دەکرد و چیان دەخوارد و چۆن دەژیان. ئەو وردەکاریانەی کە سەبارەت بەم بابەتە کراوە زیاتر گر لە ناوەڕۆکی بابەتەکە دەدات. بە جۆرە سێچن لەبەر ئەوەی کە ئێمە و ئانوناکەکان لە ڕووی ئەنترۆپۆلۆژیکەوە یەک شێوەمان هەیە و بە یەک شێوە دەبینرێن، هەتا لە ڕووی جینات شێوە زۆر لە یەکترەوە نزیکین. هەر لەبەرەوەوە زۆر سەخت نەبوو کە مرۆڤەکان فێری ئەو زانست تەکنۆلۆژیاتە بن کە ئەوان فێریان کردوون. بە جۆرەی نووسراوی سۆمەریەکانەوە بێت خاوەندەکان بە دروستکردنی ئەم بوونەوەرە زیرەکانەوە بە تەن زێریان کۆ کردووە و بۆ یەکەم جار دنیایان جێهێشت. پێش ئەوەی کە بڕۆنە هەندێک لەو زانستێکە هەیان بوو فێری مرۆڤایەتیان کرد. دەتوانین بڵێن کە ئەنوناکەکان لە بەرامبەر مرۆڤایەتی ئاشتی خواز بوون. بۆ نمونە خواوەند ئێنکی و قوتابیەکانی یەکێ لەوان بوون. هەر ئەم گروپە بوو کە پەرەیان بە مرۆڤایەتی داوە. هەر بەڕاستی سۆمەریەکان بەهۆی ئەو پێشکەوتنانەی کە هەیان بوو تەواوی مێژوو نووسان و شوێنەوە ناسەکانیان تووشی شۆک کردووە. ئەوان نووسینیان داهێنا بوو، هەژماری جارانکردنی 16 هەبوو، هەتا پەرلەمانێکی دووجەمسەریشیان هەبوو. بە جۆرەی تابلێتەکانەوە بێت ئەنوناکیەکان بوونەوەرانێک بوون کە لە خوێن و گۆشت بوون و لەسەر زەوی دەژیان، زۆر حەزیان لە خواردن و خواردنەوە بوو. لەسەر تابلێتەکان بەم شێوە باز لە کاتی ئاهەنگ و خوانەکانی ئەنوناکیەکان کراوە. شیرەکان، ڕۆنی جیایی، نان بە ڕوونی جیایی، کێکەکان، پەنیرە بە تامەکان، خواردنی بە کۆواڵەتی، باشترین خواردنەکانیان دەخوارد و دەخواردەوە. هەروە ئەم دروستکراوانە دەبووە بە بەردەوامی خواردن و خواردنەوە بۆ خاوەندەکان ئەندابین بکەن، بەڵام ئەنوناکیەکان گۆشتیان نەدەخوارد. سوپەر پاڵەوانی میتۆلۆژی گلگامێش دەوترێت کە سەیری خواوەندەکان دەکات و دەمرێ. لێرەدا باز لە بوونەوەرە ئاسمانیانە دەکرێت کە بە خواوەند ناونراون، بەدەمام کە گلوخساری خۆیان دادەپۆشی. هۆکاری ئەم کارێشیان بۆ ئەوە بووە کە خۆیان بپارێزن لە ڕێژەی زۆری ئۆکسیژن و باکتریا و تیشکە زیان بەخشەکان. هەر لەبەر ئەوە بوو کە مرۆڤەکان نایان دەتوانن ڕوخساری ئەوان بەتەواوی ببینن. هەر لەبەر ئەوەیە کە مرۆڤایەتی پێی وایە ئەوان هیمایۆنیتن، واتە تێکەڵەی مرۆڤن. هەروە گلگامێش کە پاشای شاری ئوروک بووە کە سایەتێکی ڕاستەقینەی مێژووە. بە جۆرە نووسراوی فەرمی سەر گلگامێش دوو لە سەرسەی خواوەند بووە و یەک لە سەرسەی مرۆڤ بووە. ئەو پەیوەندی خۆشەویستیەکە لە نێوان ئەنوناکی و دروستکراوەکانیاندا هەبووە بوو بۆ هۆی ئەوەی کە منداڵەکانی خۆیان بکەن بە بەرپرسی شارەکان. ئەو منداڵانێک کە بە نەفلین ناویان هاتووە ڕێک بە مرۆڤەکان دەچون. باشە منداڵەکانی ئەنوناکیەکان چ تایبەتمەندیەکیان هەبوو. ڕۆژێک لە ڕۆژان گلگامێش لە خۆی دەپرسێ ئایا من نەمرم؟ ئەنوناکیەکانی سەر هەساری نیبۆرۆ نەمربوون. لەبەر ئەوە پاشا بۆ ئەوەی کە داهاتوی خۆی بزانێ ڕۆژ بۆ لای ئەنوناکیەکان. ناوچەی تیلمون کە لە ڕۆژئاوای دوور بوو ئەو شوێنە بوو کە ئەنوناکیەکان لەسەر زەوی تێیدا دەمانەوە. جگە لە دۆخی تایبەتی ڕێگەیان نەدەدا کە مرۆڤەکان بڕۆن بۆ ناوچەکەی ئەوان. پێش هەزاران ساڵ لە گلگامێش ئۆت لە پشلم کە پاشا شاری شروبای بوو بەوەی ئەوەی کە کەشتێکی گەورەی دروست کرد بوو و لە تۆفانە گەورەکە ڕزگاری بوو یەکێک بوو لەو مرۆڤە دەگمەنانەی کە شەرەفی ئەوەی پێدرا بوو لەگەڵ ئەنوناکیەکان بمێنێتەوە. ئێمە لە کتێبەکانی ئینجیل و قورئان بە پێیامبەر نوح دەیناسین، بەڵام گلگامێش نەیتوانی ببێتە نەمر، چونکە تەنها خواوەندەکان نەمر بوون. نیوە مرۆڤەکان ئەم تایبەتمەندیەیان نەبوو. مرۆڤەکان بە دروستکراوەکانی خۆیان دەچون، بەڵام لێرەدا هەموو شتێک بەو سادەیە نەبووە کە بیری لێ دەکرێتەوە. لە تابلێتەکانی سۆمەریدا نووسراوە کە ئەنوناکیەکان چەند تیرەیەکان هەبووە. ئەم جۆرە جیاوازانە لە پەیکەر و وێنەکانی سەر دیوارەکانیش نیشاندراون. بە جۆرەی ئەفسانەکانەوە بێت ئەنوناکیەکان بۆ دوو تیرە جیا دەبنەوە: ئەنوناکیەکانی ئاسمان و ئەنوناکیەکانی زەوی. ئەنوناکیەکانی زەوی وەکو مرۆڤ لەسەر دوو قاز دەڕۆشتن و دەوترێت کە وەک رێپتالیۆت بوون. کاتێک کە سەیری چیرۆکی هیندیەکان دەکەین بوونەوەرانێک بە ناوی ناگ دەبینین کە پەیوەندی بە ئەنوناکیەکانەوە هەبووە. ناگەکان زۆرە مرۆڤانێکی خشۆک بوون. لە شارستانیەتی مایە و ئاستەکیش پەیکەری بوونەوەری هاوشێوە دەبینین. لە ئاسیادا لە شوێنی ئەمانە ئەژدیهاکان بوونیان هەبووە. جگە لە ئەنوناکی ئاسمان و زەویەکان لە تابلێتی سۆمەری، هەروە جگە لە خواوەندی ئینکی کە فەرمانڕەوایەتێکی خۆی هەبووە، خواوەندی ئەشکەوت و دەریاکانیش هەبووە. ئەم خواوەندانە نیوە مرۆڤ و نیوە ماسی یاخود نیوە مرۆڤ و نیوە خشۆک وێنەیان کێشراوە. هەمووی هەر ئەوەندە نەبوو. بە شێوەیەکی جیاوازتر باز لە ئەنوناکیەکانی ئاسمان کراوە کە شێوەیان بە مرۆڤەکان دەچێت. ئەم جۆرەیان زۆر لە مرۆڤەکان گەورەتر بوون. لە وێنە کێشراوەکانی سەر دیواری سۆمەرەکان دەکرێت ئەمە بەڕوونی ببینین. بە جۆرە زانیاریەکان سەر تابلێتەکان بێت ئەنوناکی پیاوەکان باڵایان دەگەشتە 5 مەتر و ئافرەتەکانیان باڵایان دەگەشتە 3 مەتر.
هەمدا لە پسپۆران ئەمانە بە مرۆڤانی ئەتلانتیس دەبەستن و پێیان وایە کە پەیوەندێک لە نێوانیان هەیە. هەر بەڕاستی دەربارەی هەبوون ئەم بوونەوەرانە بەڵگەی تەواو لە بەردەستدا هەیە. لە زانکۆی تێکزازەوە جان تەیلەرەوە بەڵگەی زۆر هەیە بۆ سەلماندنی ئەمە. ئەم پسپۆرە بۆ ماوەی 20 ساڵە بە دوای بەڵگەکانی هەبوونی ئانوناکی و دۆزینەوەی ئەسکە پەیکەری ئەوانەوەیە. بە جۆرەی باسەکانی ئەم پسپۆرەوە بێت لە ساڵی 1950دا ئەو شوێنەی کە لەگەڵ گروپەکەی ڕۆشتون ڕوبەرو شتێک بوونەتەوە کە ئێستا لە مۆزەخانەی تێکساس هەڵگیراوە. لە مۆزەخانەیەدا ئێسکێک هەڵگیراوە کە پەیوەندی بە مرۆڤێکی باڵا 4 مەتریەوە هەیە. ئەم شوێنەی کە ئەم ئێسکە لێ دۆزراوەتەوە لە ساڵانی 60ەکاندا لەلایەن ڤانداڵەکانەوە دەستی بەسەر گیرا. بۆیە نازانێت کە ئەم شوێنە و شوێنەوارەکانی ناوی چیان بەسەر هاتووە. لە ئێستادا لە زۆر لای دنیاوە سەبارەت بەم بابەتە زانیاری و ئێسکی جۆراوجۆر بۆ جان تەیلەر دەنێنرێت. بۆ ئەوەی کە تەواوی بەشەکەمەکەی ئێسکە پەیکەرەکان تەواو بکات، ئەوە بە قالبی تایبەتی بەشەونبووەکانی ئێسکەکان دروست دەکاتەوە تا ئێسکە پەیکەری تەواوەتی دەست بکەوێت. لە ماوەیەکی کەمدا نامەیەکی پێگەیشتووە لەلایەن ئەندازیارێکی مسری. بە جۆرەی ئەندازیارەکەەوە بێت لە ساڵانی 50کاندا کاتە خەرێکی دروستکردنی ڕێگاوبانێک بوون ئێسکە پەیکەری گەورەیان دۆزیوەتەوە. درێژی یەکە لە ئێسکەکان کە ئەندازیان گرتووە 125 سانتیمەتر بووە. تەیلەر قالبی تەواوی ئەم ئێسکەشی دروست کردبوو. بە جۆرە وردەکاریەکانەوە بێت باڵای ئەم ئێسکە پەیکەر لە 5 مەترەوە بووە. لە لای تەیلەر زۆرها بەڵگەبوونی هەیە کە دەسەڵمێنە لە ڕابردوودا مرۆڤە دەی و ئاساکان واتە ئانوناکیەکان لەسەر زەوی ژیاون. لە ساڵانی 1930کاندا لە مۆزەخانەی نیو مەکسیکۆ ئێسکە پەیکەری مرۆڤانێک دانراو کە باڵایان 4 مەتر بوو. دواتر ئەوانش یان ونکران یان کەسانێک کڕوویەتی. گەر بڕۆن بۆ کلۆسۆفی دەبینن کە گۆڕی 3 بۆ 4 مەتری بوونی هەیە. لەسەر تابلێتەکانی سۆمەری باز لەوە کراوە کە خواوەند ئینانکا لە میزۆپۆتامیاوە بۆ ئەفریقیا گەشتێکی کردووە. بە نزیکراوی شوێنی ئەو گەشتش دیاری کراوە. ئێرە ناوی ئەبزۆیە کە لە نزیک دەریایە. لێرە خۆڵێک هەبووە کە بەردی شینی لەسەر بۆ و نەخۆشی بڵاو کردوتەوە. لێرە وەستایەکی گەورەی ئانوناکی ژیاوە. ئەو بەردە شینانێکی بوونەتە هۆکاری نەخۆشی چی بوون؟ ئەمە واتای چییە؟ کانگایەکی رادیۆ ئەکتیڤە؟ بە جۆرەی باسەکانی تابلێتەکان بێت خواوەند ئینکی لە ناوچەی ئەبزۆ ژیاوە. هەندێک لە کارەکان بەڕێوە دەبات و شتێک بە ناوی مێت دەپارێزێ. ئەم میمە وەک مەتەڵێک وایە، بەڵام ئەم شتە هەرچیەک بێت لە کاتی دروستکردنی شارەکان و کۆکردنەوەی زانیاریەکان دەبەکارهێنراوە. ئینانداش پێویستی بەمە هەبووە، بەڵام ئینکی ڕێگای ئەمەی پێنەداوە. لەبەر ئەوە ئیناندا ئینکی بۆ ماڵی خۆی بانکەش دەکات تا بخۆنەوە. کاتێککە ئینکی بەهۆی خواردنەوەەوە سەرخۆش بووە، ئیناندا دەستی بۆ شتێک درێژ کردووەکە لەسەر سینگی ئینکی بووە. ئینکیش بە یوتووە هەلیگرا. چی دەوێت هەلیگرە مەترسە. ئیناندا سندوقێکی هەڵگرتەوە. لەناو ئەم سندوقە یاسای تەواوی دنیا هەبووە. دواتر ئیناندا ئەوەی کە پێویستی بوو هەلیگرت و بە کەشتێ فریوەکەیەوە بەرەو ئاسمان بڕێکەوت ڕۆیشت. لێرەدا کەشتی فری مەبەستێن لە ئاربانەیەکی فری بووە. هەمان ئاربانەی فری و لە میتۆلۆژیکی هیندی ناوەکەی ویماندایە. خواوەند ئینکی کاتێک بە ئاگادێتەوە لەوە تێگەیشت کە بە نرخترین شتی خۆی لەدەستداوە. بۆیە هێزە بە هێزەکەی خۆی کە چەکدار بوون بە دوای ئیناندای نارد. بەڵام ئینانداش خۆی ئامادە کردبوو. کاتێککە ئیناندا بەرەو ئاسمان دەڕۆشت، خزمەتکارەکانی لە بەشی دوای و کەشتێ فریوەکە تەقییان لەوانە دەکرد کە بە دوایانەوە کەوتبوون. ئەمە بە زمانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەیکی ئاسمانی زۆر بەهێز بووە. بە جۆرەی باسەکانی تابلێتەکانەوە بێت کەشتی ئیناندا 7 دەورە درا، بەڵام لە هەر هەموو جارەکانش دەتوانانی خۆی ڕزگار بکات. دواتر ئیناندا بە ئاشتیبوون ڕازی بووە و ئەو سندوقە بە نرخەی گەڕاندۆتەوە بۆ زەوی. ئەم باسکراوانە تا ماوەیەکی زۆر کەمیش بە ئەفسانە لە قەڵەم دەدرا، بەڵام شوێنەوارناسەکان لە ئەفریقیا ڕوبەڕووی چەند شوێنەوارێک بوون کە تووشی شۆکیانی کرد. ئەم وێنە بە نرخەکە لە مۆزەخانەی بەریتانیا هەڵگیراوە لە لێکۆڵینەوەکانی مسری کۆنەکاندا زۆر یارمەتی دەربوو. لەم بەڵگەنامەیەی کە فیرعەون ڕامسیسی سێیەم وەسیەتنامەیەکی جێهێشت بوو، کۆتایین داواکاری لە میراتگرەکەی خۆی دەکات. لەگەڵ ئەمەشدا شوێنەوارناسەکان لە ئیتالیا لە تۆرینۆ وێنێکی تریشان دۆزیەوە. لە وێنەکەدا ئەو شوێنانە دیاریکرابوون کە زێریان تێدا دەرهێنا بوو. لە نێوان شارەکانی فی و ئەلکو لە بیابانێکی وشکی میسردا کە 15 کیلۆمتر لە شاخەکانەوە دوور بووە، ناوچەی هەممەمای نیشان دەدات. شوێنەوارناسەکان و مێژوناسەکان ڕۆشتن بۆ ئەم شوێنەی کە لە نەخشەکەدا هەبوو. هەر بەڕاستی لەم ناوچەیە کانگەیان دۆزیەوە، بەڵام هیچ شوێنەوارێکی زێر نەمابوو. لێکۆڵینەوەکانی ئەم ناوچی ئەنجامێکی وای بەدەستەوەدا کە زانەکان نیان دەتوانێت بڕوە چاوەکانی خۆیان بکەن. ئەو زێرانی کە لەم ناوچەیە بوون 11,000 ساڵ پێش ئێستا، واتە پێش ئەوەی کە مسرێک کۆنەکان پەیدا بوون، هەمویان دەرهێنرابوون. هەر لەبەرەوە بوو کە بۆ چوونێکی تر هاتەکایەوە. کەسانێک پێش مرۆڤایەتی ناوڕۆکی هەسارەکەیان بەتاڵ کردووە. ئەم دیمەنانە لە تورکیایە. ئەم شوێنەیە کە مێژوناسەکان بە دۆلی فریگیا ناوی دەهێنن. دۆلی فریگیا دەکەوێتە نێوان سێگۆشەیەکی ناوچەکانی ئەسکیشەهیر و کۆتاهیا و ئەفیۆن کەراهیسیار. شوێنەوارناسەکان لەم ناوچێ دەستیان بە لێکۆڵێنەوە کرد. هەندە لە شوێنەوارەکان سەرنجی پسپۆرانی بۆ خۆی ڕاکێشا.
دۆلی فریگیا پڕبوو لە شوێن تایی زۆر کە بە ناو یەکتریشدا ڕۆشت بوون لە ئەنجامی پشکینەکاندا بۆیان دەرکەوت کە ئەم شوێنەوارانە مێژویان دەگەڕێتەوە بۆ 15 میلیۆن ساڵ پێش ئێستا. ئەمە بۆ پسپۆرەکان زۆر سەرڕاکێش بوو، چونکە پێیان وا بوو لەو سەردەمەدا هیچ جۆرە عارەبانێکی بەتایەبوونی نەبووە، چونکە بە جۆرەی تەواوی مێژوەکانەوە بێت لەلایەن سۆمەریەکانەوە عارەبانەی بەتایەدا هێنراوە. باشە ئایچی هۆکاری ئەوە بووە کە ئەم شوێنەوارانە لە شارستانیەتی ناوچەی فریگیا بەجێ بهێڵدرێ. پشکنینەکان لە ئێستاشدا هەر بەردەوامە. لە دوای پشکنی دووری نێوان تایەکان و پاڵەپەستوی سەرزەویەکانی ئەم ناوچەیە پسپۆرەکان چەند زانیاریەکان دەستکەوت. ئەم شوێنەوارانە هیچ جۆرە ئاربانەیەک بوون کە دووری تایەکانیان 1 مەتر بووە. لە پێشەوە وەک پەروانەیەک شتێک هەبووە کە خۆڵ و بەردەکەی بۆ چەپ و ڕاستی خۆی بڵاو کردوتەوە. بەڵام ئەم شوێنەوارانە تەنها لە تورکیا بوونی نییە، لە ماڵتا، ئیسپانیا، ئیتالیا، بولگاریا و لە کریشمێ دۆزراوەتەوە. لە ساڵانی هەفتاکاندا کۆمپانیایەکی فەڕەنسی لە وڵاتی گابۆن لە ناو کانگایەکەوە خەریکی دەرهێنان یۆرانیۆم بوون. بە شێوەیەکی چاوەڕان نەکراو بۆیان دەرکەوت کە ئەم یۆرانیۆمە لە ئاستێکی زۆر نزمدایە کە توانێت بچووکردنەوەی نییە. دواتر پشکرین بۆ ئەوە کرێت کە ئایا پێشووتر ئەم کانگەیە لەلایەن کەسانێکەوە بەکارهێنراوە یان نا. ئەنجامەکان شۆکهێنەر بوون. بە جۆرەی ئەو تەمەنێکە لە یۆرانیۆمی ئەو ناوچەی هەبووە بۆیان دەرکەوت کە پێش 1 ملیار و 750 میلیۆن ساڵ پێش ئێستا لێرە 14 جۆری ڕیاکتۆری ئەتۆم بوونی هەبووە. ئەمە لەلایەن فیزیک ناسەکانەوە زۆر بە وردی بە دوواداچوونی بۆ کرابوو. ئەم ئەنجامە پرسیارێکی گەورەی خڵقان لەو سەردەمەدا چه ئەم ڕیاکتۆرانی ئەتۆمی داناوە. سەرەتا وا دەبینێت کە ئەمە پەیوەندی بە شارستانیەتی سۆمەریەکانەوە نییە، بەڵام بە جۆرەی ئەفسانەی سۆمەریەکانەوە بێ ئەو گەشتێکە ئیناندا بۆ ئەفریقی ئەنجامیدا بوو ڕێک گەشتێکی بۆ ئەو شوێنە بووە کە کانگە یۆرانیۆمەکەی تێدا بووە. نەکە ئەو بەردەشینە نەخۆشی هێنەرەی کە سۆمەریەکان باسییان لێو کردبوو یۆرانیۆم بووە، چونکە یۆرانیۆم لە دۆخی ئاسایی دەگەر مرۆڤ ماسک و پارێزەری نەبێ تووشی جۆرەها نەخۆشی دەکات. بەڵام سۆمەریەکان چۆن زانی بوویان کە لە ئەفریقیا کانگە یۆرانیۆم بوونی هەیە. بە جۆرەی فیزیک ناسەکانەوە بێت بۆ ئەوەی کە لە ناو گەلاستێرەکاندا گەشت بکرێ پێویستە وزەیەکی زۆر لە ڕاستیدا پێویستە وزەی ئەتۆمی بوونی هەبێ. ئەو کەشتیانێک کە دەتوانێت ئەم گەشتان ئەنجام بدات تەنها دەتوانێت بە تەرمۆ ئەتۆمی ڕیاکشنی وزە بەرزەوە ئەنجام بدرێت. بەڵام بۆ ئەوەی کە تەرمۆ ئەتۆمی ڕیاکشنی وزە بەرز دەست بکەوێ پێویستە لیتیۆم هەبێ، چونکە لیتیۆم زۆر پێویستە هەبێ بۆ بەدەستهێنانی وزەی تەرمۆ ئەتۆمی ڕیاکشنی وزە بەرز. بە جۆرەیە پسپۆرانەوە بێ ئانوناکەکان بۆ بەدەستکەوتنی ئەم وزەیە لە باکووری ئەفریقیا لە نزیک ناوچەی زامبیزین ئەم مادەیان دەرهێناوە. واتە ئەم شوێنەیە کە تەلنجر باسی لەوە کردبوو کە ئانوناکەکان لەم ناوچەیە بوون. هەر لەبەر ئەوەوە بەڵگەی هەبوونی ئەم بوونەوەرانە زۆر بەهێز بووە. هەروەها ناوچە جیۆگرافیەکەیان زۆر لەوە فراوانتر بووە کە پێشتر بیرمان لێ دەکردەوە. ئەوەی کە دەبێ بزانرێ بە جۆرەی سێچنەوە ئەوانە سەرەتا تەنها لە میزۆپۆتامیاوە نەبوون و لە هەموو شوێنێکی دنیا ژاون. لە میتۆلۆژیەکی سۆمەریەکان باز لە شتێکی تریش دەکرێت. هەسارەی نیبۆرۆ زیانێکی گەورە پێگەشت بوو و هەسارەی تیاماتیش بەرەو لە ناوچوون دەڕۆشت. بە جۆرەی باسەکانەوە بێ ئەوانەی کە ڕزگاریان بوو خۆیان گواستەوە بۆ سەر هەسارێکی تر، بەڵام لایەکی ئەم وێرانکاریە گەیشت بۆ سەرزەوی. بەهۆی بەرکەوتنی بەردێکی گەورە بە زەوی مێگا تێسونامیەک واتە تێسونامێکی گەورەی خوڵقاندە بوو. لەبەر ئەوە شوێنەکانی ئانوناکەکان وێران بووە. هیپەربۆریە بەرەو باشوور و ئەتلانتیسش بەرەو قوڵایی زەریاکان ڕۆشتون. ئەم ڕووداوانە بە شێوەیەک لە شێوەکان بۆ سەردەمی ئێمە گەیشتووە. هەر بۆیە سەردەمی دەستپێکردنی مرۆڤایەتی لە دوای ئەم تۆفانە گەورەیە بووە. بۆ ئەوەی کە ئەوەی لەدەستیانداوە بە خێرایی بەدەست بهێنەوە پێویست بووە کە ژمارەیەکی زۆر کرێکاریان هەبێ. هەر لەبەر ئەوە دەستیان کرد بە ئەنجامدانی کارەکانی ئەندازیاری جینات. زەوی بۆ ئەوان وەک تاقیگەیەکی گەورە بووە کە هەر جارێک هاتون بۆ ناویەوە تاقیکردنەوەکانی خۆیان تێدا ئەنجام داوە. بەم شێوە دەستیان پێکرد. سەرەتا مرۆڤانێکیان دروست کرد کە تێیدا سەرکەوتوو نەبوون. پرۆتیپەکانیان دروست کرد. ئەوانە تا دەڕۆشتن پەرەیان پێدرا و گەیشتنە کۆتایین ئاسی خۆیان. ئەمڕۆ پسپۆران کە باز لە مرۆڤێک دەکەن کە لەسەر دوو قاچیان دەڕۆشتن 2 میلیۆن ساڵ پێش ئێستا دروست کراوە. بەڵام دروستبوونی ئەو مرۆڤە زیرەکەی ئێستا نزیکەی 200,000 ساڵ پێش ئێستا دروست کراوە. سەرەتا ئەو مرۆڤانی کە تەنها بۆ کارکردن دروست دەکرا دواتریش بە شێوەیەکی زنجیرەیی هەولی باشترکردنیان بۆ دراوە. پێویست بوو ئەم کرێکارە نوێیانە خزمەتیان بکرێ، بەڵام زۆر ژیرانەتر بوو کە فێریان بکەن چۆن خۆیان بژێنن. هەر بۆیە فێری ئەوە کران کە چۆن کشت و کاڵ بکەن و چۆن بژێ و ژیانی خۆیان دابین بکەن. مرۆڤەکان فێری پێگەیاندنی گەرم، جۆ، شفتی، کاڵک و ترێ بوون. هەر لە مێژووی بابلیەکان لە ئەسیوبیا، لە هیندستان، لە مێزۆپۆتامیا و مەکسیک دەبینێت کە بە شێوەیەکی بەرچاو دەستکرا بەکاری کشت و کاڵی. ڕێژەی مرۆڤایەتی زۆر بە خێرای ڕوو لە زیادبوون کرد. لەم ماوەیەدا پێویستی گونجاویان دەستکەوت و ئانوناکەکان بۆ 2000 مرۆڤیان بە تەنها جێهێشت. بێگومان هەموو ئەمانە لە تابلێتی سۆمەریەکاندا بووە. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە بۆ چێ ڕۆشتن؟ بۆ نیبۆڕۆ یان بۆ شوێنێکی تر؟ چونکە بە جۆرەی ئەوەی کە هەسارەی خۆیان لە ناوچوو بوو بۆ ماوەیەکی کاتی هاتبوون بۆ سەرزەوی. بە جۆرەی هەندە لە لێکۆڵەنەوەکان ئەو هەسارەیە کە بە X ناودێنرێ و
پێشی دەڵێن نیبۆڕۆ ناوە کۆنەکەی هەساری مارسە. ئەم بابەتە لە تابلێتەکانی سۆمەری و هەندێک لە تابلێتەکانی میز و ئەمریکادا بەدیار دەکەوێت. بە جۆرەی هەندێک لە پسپۆران زێکاریە سێرچین دووبارە هەلەیەکی گەورەی کردووە. ئەم هەلەیە پەیوەندی بە ناوی ئەو هەسارەیەوە هەبووە کە لە ماوەی 3600 ساڵ جارێکدا دێتە ناو کۆمەڵی خۆر و دەڕواتەوە. خوێنەرێکی ورد کاتێکە وەرجێدراوەکانی سێرچین دەخوێنێتەوە سەرنجی دەکەوێتە سەر شتێکی جیاوازتر. ئەو شتێکە هەر چیەک بێت و بەناو کۆمەڵی خۆردا بڕوات بێگومان تەنێکی زۆر گەورە بووە، بەڵام دەبێت ئەوەش بزانرێت کە ئەم تەنە لە زەوی گەورەتر بووە. نووسراوەکان باز لەو دەکەن کە کاتێک ئەم هەسارێ دێتە ناو کۆمەڵی خۆر دەڕواتە پشتخۆر و لێوێ دەمینێتەوە. بە هەموو شێوەیەک ئەو شتێکە دێتە ناو کۆمەڵی خۆر هەر چیەک بێت نابێ هەسارە بێت. ئەمەش ئەو دەسەلمێنە کە ئەنووناکەکان بە هەسارەیەک کە ناوی نیبۆڕۆیە نایەن، بەڵکو بەهۆی کەشتێکی گەردونیەوە دێن کە چی لە نووسراوی سۆمەریەکان داهاتووە کە ئەوان لەگەڵ هاتنی هەسارەی نیبۆڕۆ هاتوون. لێرەدا دۆخێکی شۆکێنەر بوونی نییە، چونکە ناوی نیبۆڕۆ ئەگەری هەیە لە یەک واتە زیاتری هەبێ. لە هەندێک لە لێکۆنەوەکاندا ئەمە دەرکەوتوو کە نیبۆڕۆ ناوی کەشتێکی گەردونیە کە لە مەودایەکی زۆر دوور و قوڵی گەردونەوە هاتووە بۆ ناو کۆمەڵی خۆر. بە کورتی ئەنووناکەکان سواری ناو کەشتەکانیان بوون و لەسەر زەوی ڕۆشتون، یان ئەگەری هەیە بەشێکیان نەڕۆشت بن. ئەگەری هەیە بەشێکی ئەنووناکەکان کە بە ڕێپتالیان ناویان دەهێنرێ بڕیاری مانەوەیان داوە و لە شوێنێکی تر خۆیان شاردۆتەوە، یان ڕۆشتن بۆ شوێنێکی زەوی کە مرۆڤایەتی نەتوانێت ئەوان بدۆزێتەوە و لە ناو قوڵای ئاوەکان دابن. قوڵایی زەریاکان بۆ مرۆڤایەتی هێشتا هێندەی گەردون بەنهێنی و شاراوی ماوەتەوە. هێشتا بە تەواوی نازانرێ کە لە قوڵایەکاندا چ جۆرە بوونەوەرانێک دەژن. هەندێک لە ژێر دەریایەکانی ساڵانی 67کان باسییان لەوە کردبوو کە لە قوڵای دەریاکاندا ڕوبەڕووی تەنی ڕووناکی دەربوون. بە جۆرەی هەندێک لە باسەکانەوە بێت ئەو کەشتانەی ناو ئاوەکان بە خێرایەکی زۆر و بە دەنگێک کە وەک دەنگی بۆ قوایە دەجوولانەوە. ئەگەری هەیە کە شوێنەکانی ئانوناکیەکان بە هەزاران ساڵ لەژێر ئاوەکانەوە بووبێ. ئایا مرۆڤ تەنها ژیرترین بوونەوەرە سەر زەویە؟ مرۆڤ کەی و چۆن هاتووە دەرەوە؟ ئەو شوێنەوەرانەی کە لەسەر زەوی بەجێماون چواتایەکیان هەیە. ئەوانەی کە کانگەکانیان 11000 ساڵ پێش ئێستا بەتاڵ کردووە چێبوون؟ ئەو پرسیارانە کە هێشتا وەڵامی تەواویان بۆ نەدەزراوەتەوە زۆرە. هۆکاری ئەوەی کە هەندێک بە ناڕاست و هەندێک کەسیش بە گەورەکردنی بابەتەکە بڕوا بەم بابەتە ناکەن بۆ ئەوە دەگەرێتەوە وەڵامی ئەم پرسیارانە نەدراوەتەوە. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک لە مرۆڤایەتی بڕوایان بۆ هەیە کە سەردەمانێک بوونەوەرە ئاسمانەکان لەسەر زەوی ژیاون، بەڵام کەی و بۆچی هاتوون؟ لە دنیا چیان کردووە؟ لە ئێستادا ئەستەمە وەڵامی ئەم پرسیارانە بدرێتەوە. هاوکەشی جیاواز هەیە و هەریەکەیان باز لە دۆخێک دەکەن. لێکۆڵێنەوەکانی سێرچین بووە هۆی ئەوەی کە دینێکی نوێ بێتەکایەوە، ئیمانهێنان بە ئانوناکیەکان. ئەوانە کە بڕوایان بە دینی ئانوناکی هەیە پێیان وایە کە مرۆڤ لەلایەن یەکخوا کە لە کتێبە ئاسمانیەکاندا باز لەوکراوە دروست نەکراوە، بەڵکو لەلایەن ئەو بوونەوەرە ئاسمانیانەیە کە بە ئانوناکی ناویان دەهێنرێت دروستکراون. پێیان وایە کە ئەوان دووبارە دەگەڕێنەوە. مرۆڤایەتی پێی وایە کە بوونەوەرە ئاسمانیەکان ڕۆژێک دێت و دێنە سەر زەوی. ئایا هۆکارەکەی چییە؟ یەکێک لە گەورەترین باسوخواسەکانی سەدەی 21 بریتە لە داگیرکاری بوونەوەرە ئاسمانیەکان. هەموو ئەم باسوخواس و چیرۆکانە تەنها لە ڕوانگەی تابلێتەکانی سۆمەریەوە بووە. تکایە بابەتەکە بە هەڵە پێمەگەن. لەبیرتان نەچێت کەناڵەکەم سابسکرایب بکەن تا بەردەوام بین. هیوادارم ڕێژەی سابسکرایبەکەم بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە خۆتان دەتانەوێت.